لە ئیتالیا بۆ جاری سێهەمە تابلۆکانی زۆکاری لە یادی 700 ساڵی کۆچی دوایی شاعری ئیتالیایی دانتی خاوەنی شاکارە شەعری کۆمێدیای خودایی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بڵاوکرێتەوە. ئەو تابلۆیانەی کۆنبوونیان بۆ نییە و شاکارێکی سەدەی 16ەیە. ئەمڕۆ لە سەرەتای ساڵی نوێدا کە یادکردنەوەی 700 ساڵی کۆچی دوایی شاعری ناوداری ئیتالیایی دانتێل گێریە پێشانگای ئۆفیزا لە ڕێگای ئینتەرنێتەوە ئەم سامانە مەزنەی بڵاو کردەوە کە لە 88 تابلۆی کۆمێدیای خۆدایی پێکهاتووە لەلایەن فێدریکۆ زۆکری هونەرمەندی ڕەنەسانسی سەدەی 16 کە ئەم تابلوانە تایسە تەنها دووجار پێشاندراون. تابلۆکان شاکارە شعرەکەی دانتیجێری ئیتالی دەخەنە ڕوو. کۆمێدیای ئیلاهی شاکارەکە لە سێ بەش پێکهاتووە باس لە گەشتێک ئەکات بە نێو جەهەنەم و بەهەشت و ئاسماندا. دانتی لای ئیتالیەکان بە باوکی زمانی ئیتالی ناسراوە. هەر کەس بێبەی تۆژینەوە لەسەر دانتی و ئەم تابلوانە بکات و یاخود لە ڕاستیدا ئەکادیمیانە تۆژینەوە بکەن سەرچاوێکی هەرە گەورەیان لە بەردەستایە. تابلۆکان بە دوو قۆناغ تەواو کراون بەشێکی لە ماوەی 2 ساڵدا لە نێوان ساڵەکانی 1586 و 1588 کاتێ زووکاری لە ئیسپانیا نیشتەجێ بووە. ئەوانەش بوونەتە بەشێک لە کۆمەڵەی ئۆفیزی ساڵی 1738. وێنەکان بە قەڵەمی ڕەساس و حبری سوور کێشراون و تابلۆکان یەکێکن لە شاکارە جیهانیەکان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.